گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکەوە شیکاری بۆ جەنگەکە دەکەین میوانەکەمان لە زاخۆوە زۆر بەڕێز دکتۆر سەردار موسا مامۆسای زانکۆ و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان دکتۆر سڵاو دەبێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە بڕوای تۆ ئەم دۆخی ئێستای جەنگەکە چیمان پێ دەڵێت بەرەو کەوتنی نیزامی ئێرانیە یان نا هێشتا دەرفەتێک ماوە بۆ ڕێککەوتن و گفتوگۆ. زۆر سپاس بۆ بۆ کورسات نیوزیش لە ڕاستیدا هەردوێنش لەم تەلەڤیزیۆنی بەڕێستان ئاماژەمان بەوە کرد کە ئەوەی لە ئێستادا لە ئاڕێە و استراتێژی سەرۆک ترامپ لەم شەڕەدا دیارە باسی گۆڕانکاری ڕژێم ناکاتەوە تەنیا وەکو ینی بەو شێوەیە کە گۆڕانکاری ڕژێم ئێمە تێبگەین لە دەرەوە دەسەڵاتێک بێتن یا هێز ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بێن وەکو دەست بەسەر حکوومەتدا بگرن دەسەڵاتی کوێنێدا ڕێزن. ئەوەی سەرۆک ترامپ ئاماژە پێ دەکات ئەوەیە کە لە ناوخودی ئێراندا بتوانن سەرکردایەتێکی بۆ ئێران هەڵبژێرن کە گوێڕایەلی ئەمریکا بێت و یاخود هاوتەری بێت لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئێران بپارێزتن. لە لای دیکەشەوە وەکو بڵێن زۆر کەس ئاماژە بەوە دەکەن کە سەرۆک ترامپ بە وتارە جیاوازەکانی حتا ئێستا استراتیژێکی ڕۆنی نییە بۆ ئەوەی ئەم شەڕە کۆتایی پێبێتنەوە یاخود ڕژێمی ئێران بگۆڕێتن. بەدیتنی من ئەگەر ورد بینە لە ناو قسەکانی سەرۆک ترامپدا دەبینن بۆ خۆی ینی استراتیژەکەی لەوەدا چڕ کردوتەوە سەرکرداتی ئێران بگۆڕێتن. ئەم سەرکرداتیە بە شێوەیەک بێتن چەندی قۆناغ پێویستی پێوێتی کە ئاماجەکانی بپێکن دوای ئەو ئاسانکاری بکەری کە سەرکرداتیەکی ئێرانی نوێ بێتە سەر دەسەڵات لە ئێرانەوە. بەڵام ئایا ئەمە ئاسان دەبێت بۆ ئەمریکا و ئیسرائیل یاخود نا پرسێکی دیکەیە چونکە لە یەکەم ڕۆژەکانی شەڕدا کە دەستی پێوە چەندی قۆناغی بڕیوە یەکە قۆناغەکان مەسەن بریتی بۆ لە کوشتن و نەهێشتنی سەرکرداتی سیاسی و ئاینی و لەشکری ئێران پلیەک بێتن. لە قۆناغی دووەمدا وەکو هێرشکردن سەردامەزراوەکانی لەشکری و پێشەسازی لەشکری ئێران بێتن. لە قۆناغی سیامدا مەسەن بردەمانکردنی بنکە و بارەگەکانی سەرەکی هێزی سوپا و هێزە لەشکریەکان و ئاسایشی ئێران بووە لە شارە جیاوازەکاندا و ئەم بابەتەش زۆرتر مەسەن دەڤەری کوردستان هەرێمی کوردستان و کوردستانی ڕۆژهەڵاتی زۆرتر گرتوتە. بەدیتنێ من پرسێکە پەیوەندی بەوە هەیە کە لە کۆتایین پێشاتەکاندا و بۆ سەرۆکی ترامپ پەیوەندی بە سەرۆک مەسعود بارزانی و سەرۆک بابل تاالبانی و سەرکردایەتی سیاسی کۆمەڵێک حەزبی ڕۆژهەڵاتی کوردستانی کردو بۆ ئەوەی کە بتوانن هەڵسەنگاندن بۆ بابەتەکە بکەن ئایا دەتوانن چۆن یارمەتی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بدەن بۆ ئەوەی کە بتوانن وەکو هێزێکی هاوبەش یارمەتیدەری ئەمریکا لەم شەڕەدا بەشدار ببن. بۆیە وەکو بڵێن ئەوەی ئێستا دەبینن هەموو ئاماژەکان ئاماژە بەوە دەکاتن ئەمریکاس هێزەکانی خۆی چڕ کردوتەوە لەگەڵ ئیسرائیل کە بتوانێتن پێگەکانی ئێران لە ناوخۆی ئێراندا بە هەموو شێوەیەک لاواز بکاتەوە. لە دوای لاوازکردنەوەکەوە وەکو بڵێن دەرفەت بێتە ڕەخساندن بۆ دروستکردنی شەڵەژانی ناوخۆیی و نەڕزیبوونی هاوڵاتیانی ئێران بۆ ئەوەی کە مەسەن ڕژێمێک بێتە گۆڕین ئەو کات ئەمریکا بتوان تەداخل بکاتن. کام سیناریۆی نزیکە بە خوێندنەوەی تۆ وەکو پسپۆڕێک؟ بەدیتنی من با بمە سەر بابەتێکی لە بابەتە ئەوەی کە دوێ نەشگوتم ئێستاش دەڵم ئەمریکا مەبەستیتی ئەوەی کە هەموو بنەماکانی ئەم سیستەمە یا ڕژێمی ئێرانە لاواز بکرێت بە شێوەیە کە نەتوانێتن بەرگری لە شڵەژان و ناڕەزاتی ناوخۆ نەکاتن لە دوای ڕاوەستاندنی شەڕ. ئەمە قۆناغی یەکەم. قۆناغی دۆمەشیە ئەوە دەبێتن گوشارە سیاسیەکان لەسەر ئەمریکا و ئیسرائیل زیاد دەبێتن لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیە بەهۆی بەرزبوونەوەی بوهای نەفت بەهۆی وەکو بڵێن گوشارەکانی وڵاتانی عەرەبی و خەلیج فارس رووسیا و چین ڕەنگە هەندێک هاوپەیمانەکانی ئەمریکاش تەحافوزیان هەبێتن کە بەشداری لەم شەڕەدا بکەن هەرچەندە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گۆڕانکاری لە هەلوەستی بریتانیادا دروست بووە. فرانساش خەریکە وەکو لە خۆی ئامادە دەکاتن بۆ کە بەشدار بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لەم یانە دوو حاڵەت هەیە یەکەم ئەگەر شەڕ ڕاوەستێتن و ئەمریکا و ئێران دانوستاندن بکەن بۆ دەسەڵاتێک تازە بێتە سەر حکم یا ئەوە حاڵەتی یەکەم بوو کە گوتم لە ناوخۆدا وەکو بڵێن نەتەوەی ئێران هەسێتە سەر پێ هاوشێوەی عێراق لە ساڵەکانی 90 ڕاپەرینی ناوخۆی دروست بێتن و ڕژێم بێتە گۆڕین.
باشە دکتۆر هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەمریکا و ئیسرائیل وا پێدەچێ لە استراتیژدا کەمێک جیاوازیان هەبێ یعنی ئیسرائیل وا هاتووە گەڕانەوەی تێدا نییە بۆ نێو جەنگەکە بەڵام ئەمریکا هەرچەندە دۆناڵد ترامپ ینی دوێنێ وتی تەواو گفتوگۆ لەگەڵ ئێراندا ناکەین ئیلا بە دەستەوەدانی بێمەرز نەبێ بەڵام هێشتا دەڵێن لە ڕوئیای ئەم دوو وڵاتەدا هەندێک جیاوازی هەیە ئەمریکانی هێشتا بۆی هەیە لە قۆناغێکدا بڕیاری زۆرێک لە گفتوگۆ بدە. ئەزانیت بەدیتری من ڕۆیاکانی ئیسرائیل و ئەمریکا هەردووکیان تەواوکەر یەکترن زۆربەی جارش لە شەردا بۆ ئەوەی کە وەکو بڵێن حیلەیەک بێتە دیتن بەسەرداچوونێک بێتن پەیامی جیاواز هەردوو لایەن بۆ لایەنی بەرامبەر و کۆمەلگانی و دەوڵەتی هەرێماتی دەنێرن ئەمەش وەکو پێویستی بە شرۆڤەیەکی زۆر قۆلی تونند هەیە کە بتوانن لەم سیگناڵانە و یاکو پەیامی ئەمریکا و ئیسرائیل تێبکەین بەجیا شرۆڤیان بکەن یا وەکو بڵێن هاوتەریب و هاوبەش و یەکانگیر ئەم لێدوانە شرۆڤە بکەن بەدیتنی من وەکو لە هەردووکیان تەواوکەری یەکترن جیاوازیان نییە ئەمریکا وەکو دەوڵەتێکی زلهێز سەرکەشی ئەم بابەتە دەکاتن و گوشارەکان لەسەر ئێران زۆرتر دەکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت مەسەر ڕژێمی ئێران بگۆڕێتن بەدیتنی من حاڵەتێکی دیکەش هەیە ئەگەر ئێمە بڕۆنە وانە لە مێژوو وەرگنی وایە کو چەند وانەیەکی مێژووی بۆتان دیار بکەم لەوانە وەکو بڵەن ژاپۆن و ئەڵمانیا بوون لە سەردەمی شەڕی جیهانی دووەمدا مەترسی بوون بۆ سەر ئاسایشی هەرێماتی و ئاسایشی جیهانی ئەوە بوو کە ئەمریکا لە ژاپۆن لە بەرامبەر ژاپۆندا چەکی ئەتۆمی بەکارهێنا بۆ ئەوەی کە ژاپۆن تەسلیم بێتن دەسەڵاتێکی نوێ لە ژاپۆن هاتەوە ئارادا کە هاوپەیمانی ئەمریکا بۆ حتا ماوەیەکی زۆر درێژ و حتا ئێستاش وەکو بڵێن یەکێک لە گەورەترین هاوبەشەکانی ئەمریکا لە ڕووی ئابووری سیاسی لە ئاسی جیهاندا دووەمیشی وەکو بڵێن ئەڵمانیا بوو بە هاوپەیمانی لەگەڵ هاوپەیمانەکانی خۆی لە ئەوروپادا توانی وەکو بڵێن کۆتایی بەدەسەڵاتی هیتلێر بێنێتون ئەڵمانیا ببێتە هاوپەیمانێکی ئەمریکا بابەتەکە پەیوەندی بە چیوە هەیە بابەتەکە پەیوەندی بەوەی هەیە بۆچی ئەم نمونەم هێنا ئەوەیە کە ئەمریکا دەیوێتن هاوشێوەی ئەڵمانیا و ژاپۆنیا ئێران لە چەک بێتە داماڵین ئێران نەبێتە وەکو لە دەوڵەتێکی خاوەن چەکی بەهێز کە بتوانە ئاسایشی هەرێماتی و جیهانی و بەرژەوەندی ئابووری و ئاسایشی وڵاتێکی زلهێز و وەکو ئەمریکا و هاوپەیمانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تووشی مەترسی بکە بۆیە وەکو بڵێن ترامپ دەیەوێتن پەروباڵی ئێران بشکێنێتن تەنیا ئێرانێک بێتن کە تەرکیز لەسەر پێشوەچوونی ئابووری و بەهێزبوونی ئابووری ئێران بکاتەوە نەک وەکو بڵێن پێگەیەکی لەشکری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێتن باشە دکتۆر ئەو دوو با بڵێن حاڵەتە مێژوویە ئەو دوو ڕووداوە مێژووی کە باست کرد ینی ئەوەی یابان بۆ نمونە کە ئەمریکا ترتینی بۆ دێ لە خۆناغێکدا ئەتۆم بەکارێنێ ینی پێ دوایە ئەم سینناریوەیە هیچ وجودێکیە بێ بۆ ئێران لە حاڵەتی شەڕدا هیچ سناریۆیەک دوور نییە لە پراکتیککردن ئەوەی ئێستاش دەبێنن دوێنێ ئەمریکا فەرمانی کردو بە فڕۆکەیەکی فەرماندەی ئەتۆمی بەناوی F6 مەرکوری فرۆکێک تایبەتە بۆ سەرکرداتیکردنی شەڕی چەکی ئەتۆمی لە جیهاندا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست داهاتووە ئەگەر خوێندنەوەی ئەمریکا بۆ ئێران ئەوە بێتن نەتوانێت وەکو بڵێن چۆک بە ئێراندا بنێتن و بەردەوامی شەڕش زۆر بخایەتن بەر لەوەی کە ئەمریکا مەسەن تووشی شەڕێک یا تووش شکستێک بێتەوە و کەساتی خۆی لەدەست بەداتەوە دوور نییە وەکو ئەمریکا بتوانێت مەسەن چەکێکی تەکتیکی ئەتۆمی بەکار بێنێتن هاوشێوە ژاپۆن بۆ ئەوەی کە سەرکرداتی ئێران مەجبور بکاتن کە بێتە سەرمێزی گفتوگۆ و بەخواستەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕازی بێتن دوێنێش بەرپرسانی ئەمریکا ئەو سیگناڵیان داوە کە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە مەسەن هێرش بکەنە سەر بنکەی ئەتۆمی یا بنکەی نەتەوەی نەتەنز لە ئێران کە رووسیا تقریبان ڕەدفعلێکی هەبووە بەر لە چەند ڕۆژێکا کە دەبێتن ئەمریکا خۆ بپارێز لە هێرشکردن بۆ سەر بنکە ئەتۆمیکانی ئێران بەڵام بۆ ئەمریکا ئەم بابەتەنە زۆر واردە و دەتوانێتن ئەگەر ئێران بەردەوامیش بێتن بەهێزش بێتن خۆ بەدەسوەردان نەداتن هێرشێکی تەکتیکی ئەتۆمی وەکو بڵێن سنووردار بۆ سەر ئێران بکاتن
جا دکتۆر لەو حاڵەتەیە ناوچەکە هەموو پێوە دەبێ. نه من وای نابێم کە ناوچەکە هەمووی پێوە دەمێتن تەرکیزەکە زۆرتر لەسەر ئێرانە وەکو بڵێن سەری مارەکەش ئێرانە ئەوەی کە دەبێن مەسەن لە عێراق ڕوودەداتن ڕۆژانە بەسەن هێزێک بەکرێگیراوەکانی ئێران هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و هێرش دەکەنە سەر ئیسرائیل و هێرش دەکەنە سەر ئوردون لە عێراقەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە دەبێتن ئێران کوردەواری خۆمان گوتنی هەفسارت بخرێتە ئەستۆی ئێرانەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئێران کۆنتترۆل بکات و ئێران نەبێتە مەترسی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە دکتۆر سەرکۆماری ئێران دەڵێ هێزەکانوان ئاگادار کردوێتەوە کێرش نەکەنە سەر وڵاتانی دراوسێ لە ئێستا بەدواوە بە مەرجێگەگەر لەو جێگانەوە ئێرش نەکرێتە سەرمان هەڵبەت هەردوایە و لێدوانەی ئەو مەتاری دوبەی بردومان کرا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە پێ دوایە ئەو کەسانەی کە ئێستا بڕیاری جەنگ دەدەن لە ئێران بە گوێی سەرکۆماری ئێران بکەن؟ لە ڕاستیدا لە ڕۆژەکانی دووەمە سێەمی شەڕەکەدا سەرکرداتی ئێران بریاریدا کە لە ئاستی هەرێمە جیاوازەکاندا هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی لەشکریشەوە سەرکردەکان بۆ خۆیان بریار بدەن وەختە پەیوەستە من بە بریاری ناوەندەوە ئەوەی لە بەرژەوەندی ئەوەندایە بتوانن دەبەری خۆیان کۆنتترۆل بکەن بریار لەسەری بدەن ئەمە بە هەمان شێوەش وەکو بڵن پەیوەنددارە بە سەرکرداتی هێزە لەشکریەکانی ئێرانەوە و پەیوەندیەکانی سەرکرداتی ئێران لەگەڵ سەرکرداتی لەشکری لە ئاسە جیاوازەکاندا زۆر لاوازە ڕەنگە پەیوەندەکان ڕۆژانەش نەبێت بەهۆی ئەوەی کە سیستەمی پەیوەندی سەرکرداتی ئێران چاودێرێکی چڕ دەکرێت لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بە شێوێک پەیوەندی لەگەڵ یەکتر دەکەن بە تەلەفۆنە بەنامەگۆڕینە بە سیستەمی مۆرسی کۆنە ئەمن ناتوانم ئاماژە بە یەکێک لەو حاڵەتەنە برم بەڵام وەکو بڵێن سەرکرداتی ئێران ئەمریکا لە حاڵەتی شەڕدا زۆر بە هەستیاریەوە مامەڵە دەکاتن و بەدیتنی مش قسەکانی پزیشکیان وەکو سەرۆک کۆماری ئێران باخێکی ئەوتۆی نییە بۆ هێزەکانی سوپای پاسداران و فەرماندەکانی سوپای پاسداران پزیشکیان تەنیا لەوێن دەرێ وەکو سێبەرەکە بۆ وەکو بکوون وێنەیەکی نوێ وێنێکی ملایمتر لە ئێران نیشانی جیهان بداتەوە بریارەکان بریاری استراتیژی لە ئێرانەوە بەتایبەتی ئەوەی پەیوەنددار بە شەڕە وەکو لە هێرش بکراتە سەر چ بنکەیەک لەلایەن سەرکرداتی سوپای پاسدارانەوە دەدرێتەوە لە ئاستی خوارەوە. باشە ئەوە بە شیرازە تێکچوونی وڵاتەکە ناویبەرین یان ئێران هەروە بۆ خۆی نەخێر شەڕ هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بەو شێوەیە بووە کە پچڕان لە ناوبینی سەرکرداتی سیاسی و لەشکری ئێراندا دروست بکەن لاسە جیاوازەکاندا ئەو مەترسیەی کە ئیسرائیل و ئەمریکا دروستیان کردو ئەو توانەیە کە لەم شەڕە هەردوو دەوڵەت نیشانیان داوە بگرە وەکو بڵێن لە یەکەم دقایقی دەستنیشانکردنی فەرمەندە باڵەکاندا فەرمەندەکان کراونە ئارمانج دوای 1-2 ساعت دیکە کوژراون ئەمە هەمووی وەکو بڵێن کۆمەڵێک فاکتەرە کە پەیوەندی نێوان سەرکرداتی ئێران لە ئاسە جیاوازەکاندا پچراوە ئەوانش تەحەفوزاتیان هەیە کە ئاماژە بکەن وایە بۆ ڕای جیهانی و گشتی دیار بکەن کە چ کەسێک فەرماندەی چ بەشێکە لە پێناو خۆ پاراستندا دوێنێ دیتمان وەکو بڵێن ئیسرائیل و ئەمریکا بە نزیکەی 50 فڕۆکە خانوو باشن شوێنی مانەوەی ڕێبەری ڕۆحانی ئێران خامنەئی دووبارە بمباران کرد بە 50 فڕۆکەوە چونکە وەکو بڵێن لەژێر ئاردەوە تۆڕێکی وەکو بڵێن تۆنێل دروست کراوە کە پەیوەندی سەرکرداتی سیاسی ئێران و شوێنی کۆبوونەوە و گرنگەکان لەم تۆنێلدا مەزەندە دەکرێتن کە بەڕێ بچێتن بۆیە وەکو بڵێن بۆ جیهانیش هەموو ئیسبات بووە ئێران ئەوەی کە ئەمریکا لە دەسێتی ناتوانێت وەسە کۆنتترۆلی هێزەکانی خۆی بکاتەوە دەیوێتم بەم شێوە بەردەوام بێت بۆ ئەوەی کە بەسنن زۆرتر بەردەوام بە ژیانەوەی خۆی مانەوە لەسەر پێی حتا دەرفەتێک بدۆزتەوە بزانێتم ڕێڕەوی شەڕەکە لە بەرژەوەندی ئێراندا دەگۆڕێتن وە خودت لە ڕۆی دیپلۆماسیەوە بتوانێت بەسلم گوشار لەسەر ئەمریکا هاوپەیمانەکانی بکاتە کە ئەم شەڕ ڕاوستن بە پێدانی کۆمەڵێک امتیاز بە ئەمریکاوانت. دکتۆر ئەو هیوایە چییە کە لای ئێران هەیە پێی وایە ڕێڕەوی جەنگەکە بە
قازانجی خۆی دەشکێتەوە یان لە بەرژەوەندی ئەودا دەبێ هیچ هیوایەک بۆمە هەیە؟ زانیت ئێران لەم شەڕەدا تقریبن کۆمەڵێک سەرکەوتنی بەدەست هێناوە بەتایبەت لە ڕۆژەکانی یەکەمە حتا ئەمڕۆکەدا توانیت تقریبن مەجموعە ڕادارێکی سیستەمی ڕاداری ئەمریکی و ئیسرائیلی بشکێنێتن کە دابرانێک دروست بکات لە دروستکردنی پەیوەندی ئەلکترۆنی و پەیوەندی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕەدا هەر دوێنێ بوو مەسەن لە ئوردون ڕادارێکی دیکەی تات شکێنراوە ئەمەش وەکو بڵێن ئەمریکای مەجبور کردووە کە داخواز لە کۆریا باشوور و وڵاتانی دیکە بکاتن کە بتوان سیستەمی بەرگری تاد و پاتریۆتی خۆیان بێن لەم دەبەرەدا جێگیر بکەن ئەمریکا ئەمریکا زۆرتر تەرکیز لەسەر پاراستنی ئیسرائیل دەکاتن حتا وەکو ناوچەکان دیکە بۆیە ئەمانە وەکو بڵێن کۆمەڵێک فاکتەرن کە دەتوان لە بەرژەوەندی ئێراندا بێتن جێگیرکردنەوەی ئەم ڕادارانە ماوەی زۆریش تێدەچێت ئەگەر ئەمریکا مەسە ڕاداری جێگیرەوەی نەبێتن بۆیە وەکو بڵێن ئەمریکا ڕەنگە بژاردەیەکی لە بەردەستی هەبێتن کە مەسەرەن هێزێکی تایبەت وەکو دلتا فۆرس یا هێزێکی دیکەی خۆی مارین بە شێوەی مەفرەزە داخلی ئێران بکانەوە بۆ ئەوکە مەسەرن ئەو پێگە و شوێنانەی کە پێویست بێتن ببارم بکەن لە ڕێگای مەسەر هێزی مرۆڤیە دەستنیشان بکرێتن هاوشێوەی ئەوەی کە مەسەن لە ئەفغانستانیش ئەم بابەتە کرا لە شەڕی ئەفغانستاندا لە شەڕی عێراقیش ئەم بابەتە پەیرۆ کراوە دەکرێت مەسەن لە شەڕی ئێرانیش ئەمڕۆکە مەسەن پەیرۆ بکرێتن ئێران چاوەڕوانی ئەوەیە کە دەرفەتێک هەبێت مەسەن بازاری ئابووری جیهان تووشی گرانی بێتن لە ڕووی هێز و تەقەمەنیەوە مەسەن ئەمریکا بەرەو لاوازی بچێتن تەقەمەنی نەمێنێتن بۆ ئەوەی کە مەسەن بتوانێتن لە ڕێگای دیپلۆماسیەوە وەکوەل ئەو پرسە چارەسەر بکاتن. باشە دکتۆر ئەنی وەزیری بەرگری وەزیری جەنگی ئەمریکا پێرێ دوێنێ با بڵێن پێرێ شەوی خۆمان کە ڕۆژی ئەوان دەکا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا ینی کە پرسیاری مەسلەی کەمبوونەوەی چەکیان نێکرد پێ ئەکەنی ینی وتی من تێناگەم ئەمە لە چیەوە هاتووە ئێمە دەیان ساڵی دیکە لە جەنگدا بین نە موشکمان کەم دەکا نە چەکیترمان پێویستە تەنانەت وتیەوە جارێت چیتان بینیوە کە ئێمە بەکارمان هێنابێ. ڕاستی کەمبوونەوەی چەک بۆ هۆکارێک دەگەڕێتەوە لە شەڕی 12 ڕۆژی ئیسرائیل و ئێران لە دوای شەڕی غەزە ئەم بابەتە تقریبن سەری هەڵداوە بووە بابەتێکی ڕاگەاندنی جیهانیدا کۆبنەوەی دوێنێشی سەرۆک ترامپ لەگەڵ گەورە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی چەک ڕەنگە ئاماژەیەکی بۆ ئەم ڕاستیە بێتن ئەمریکا پێویستی بە چەک و تەقەمەنی زۆرتری هەیە بە هەمان شێوە وەکو بڵێن پێنتاگۆن داوای تقریبن 7 میلیارد دلاری کردووە بۆ لە کۆنگرس بۆ ئەوەی کە وەکو بڵێن پێداویستی شەڕ دابین بکاتن ئەمانە هەمویان کۆمەڵک فاکتەرن کە ئاماژە بەوە دەکەن ڕەنگە ئەمریکا لە دابینکردنی هەندێک پێویستی گرنگی ئەم شەڕە کەم و کۆڕی هەبێتن وەکو بڵێن بژاردەی لە بەردەستانە من ڕەنگە مەسەن بۆ چەند ڕۆژێک بێتن من ناتوانم ئاماژە بە بابەتە بکەم 2 ڕۆژە 3 ڕۆژە 4 ڕۆژە بەڵام بەدیترین من فاکتەرێکی دیکە شەیە وەکو بڵێن ئەمریکا ڕەنگە مەسەن لە خوێندنەوە بۆ ئەم شەڕی ئێران ئەم خوێندنەوەی کرد بێتن خوێندنەوەی وەکو بڵێن لاواز بێتن کە ڕەنگە مەسەن هەفتەیەکدا بتوان ئێران بە چۆکدا بدنێتن ڕۆژ بە ڕۆژ ئاماژەکان بەرەو ئەوە دەچن بەرپرسانی ئەمریکی پسپۆرانی لەشکری ئەمریکی ڕای گشتی ئەمریکا و ئوروپا و جیهان ئامادە دەکەن بۆ ئەوەی کە ئەم خۆیان بۆ شارێکی درێژخایەنتر ئامادە بکەن حتا و گەیشتە ئەو ڕادای کە ڕۆژنامە بەناوبانگەکەی پۆلیتیکۆی ئەمریکی ئاماژەی بێکە کە ئەم شەڕ ڕەنگە مەسا 100 ڕۆژ بخایەنەوە واتە 3 مانگ و نیوەک بخایەنن ئەمە بە خۆشی بەکو بڵێن ئاماژەیە بەوەی کە ئێران ئەو پاروە لاوازە نییە بۆ ئەمریکا و ئیسرائیل کە بتوانن وا بەزووی بەچۆکی دابنن پێویستی بە ماوەیەکی زۆر زۆرترە هۆکارەکانیش دەتوانم مەسەر ئاماژە بە بابەتێک بکەم ئەگەر مەجانم دێرێت بەراوردکردن لەگەڵ عێراق مەسەن ئەگەر بەراوردێک لە ناوبینی عێراق و ئێرانە بکەین لە ساڵەکانی 90-91ەوە وەکو بڵێن کە شەڕی عێراق کرا عێراق هەرێمی کوردستان دروستکرا عێراق هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراوی هەبوو سەرکردایەتی لەشکری هەبوو سەرکردایەتی دیپلۆماسی هەبوو لەگەڵ ئەمریکا و ئوروپایەکان هاوپەیمانیان هەبوو پەیوەندی چڕۆپڕیان هەبوو
کۆمەڵێک کۆنگرە و کۆنفرانسی گەورە ڕێکخران سەرکرداتی ئۆپۆزیسیۆن هەم سنە هەم کورد هەم شیعە لەسەر پرۆژەیەکی سیاسی یەکگرتو ڕێککەوتن بۆ عێراقی دوای سەدام حوسێن ئەوەی کە ئێستا لە ئێران دەبێنن ئێران بەو عەزەمەتەی خۆی بەو گەورەی خۆیەوە تەنیا هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراو کە هەبێتن و حسابیش بۆ بکرێتن هێزەکانی کوردی ڕۆژ هەڵاتی کوردستانن حسابێکی ئەوتۆ مەسەلەن بۆ هێزەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی ئێران نییە لە ناوخۆدی ئێرانش دە مەسەن هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئەوتۆ ڕێکخراو و خاوەن کەساتی کە مەسەلەن بەرجستە خاوەن تۆری پەیوەندی دیپلۆماسی و لەشکری و سەرکرداتی کە بەهێز بن کە جێی متمانەی خەڵکی ئێران بن پێکاتە جیاوازەکانی ئێران بن لە بەردەست نییە بۆیە وەکو بڵێن ئەمەش بارگیرانێکی زۆر زۆر گەورەی لە سەرچانی ترامپ و ئیسرائیل دروست کردووە کە بە دوای بەدیلێکدا بگەڕن بۆ ئەوەی کە مەسەلەن ڕژێم بگۆڕێت بۆ ئەوەی کە دەسەڵاتێکی نوێ بێتە سەر حکم تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە ڕەنگە لە ناو خودی ئێراندا ئەم بابەتە باشتر بێتن سەرکرداتیکی نوێ هەڵبژێرن و تەرکیزکردن لەسەر ئەم بابەتەش بۆ ئەوەیە کە مەسەلەن لە ناو خودی هێزەکانی ئێراندا مەسە هێزی سوپای پاسەران بێت و هێزی سیاسی سەرکرداتی ئاینی بێت سەرکرداتی سیاسی بێتن بتوانن چەند کەسێک بەدیل بێنە پێشەوە بۆ ئەوەی کە داخواز بکەن ئیتر وەکو سیستەمی سیاسی ئێران بێتە گۆڕین لەگەڵ ئەمریکا دانوستاندن بکەن سەرکرداتێکی نوێ بێتم حاڵەتەکە لەم ینی وێنەکە بەم شێوەیە لە حاڵی حاضر بۆ ئەمریکا و بۆ ئێرانیش بۆیە بکە شەڕەکە درێژ دەخایەنێتن دکتۆر ئەوەی کە دۆناڵد ترەمپی ئاماژەی پێکرد ئێرانی پێش جەنگەکە نەما تەواو پێ دوایە بەو شێوازێ بتاکیید حتا ئێستا وەکو بڵێن ئێرانی پێش جەنگەکە نەماوە ئێرانی دوای جەنگەکەش ئێرانێکی جیاواز دەبێتن ئەو ئێرانە دەبێتن کە ڕەنگە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ متەئەکد بن کە ئێران نەبێتە مەترسیەک بۆ سەر بەرژەوەندیە استراتێژی و لەشکێری و باڵەکانی ئەمریکا و ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتانی عەرەبی و کەنداوی فارس و ئەوانە شتێکی وەکو بڵێن ئەو تۆ نییە کە ئەم دەوڵەتەی ئێران بتوانێتن بەردەوام بێتن لە کاتێکدا مەسەن ژێرخانی ئابووری ئێران وێران کراوە ژێرخانی پێشەسازی لەشکری ئێران وێران کراوە ژێرخانی پێشەسازی بەرهەمێناری چەک و تەقەمەنی ئێران وێران کراوە بەڵێ ئێران توانای مرۆڤاتی هەیە ئێران ڕەنگە تقریبان زۆر کەسی پسپۆر هەبێت لە باری چەکی نەوی و لە باری پێشەسازی موشک و باری پێشەسازی درۆن و ئەوانەدا بەڵام لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی وەکو بڵێن بنیاتەوە ئەگەر ئەم بنیاتە ڕۆخە ماوەیەکی زۆر زۆر گەورەی پێدەوێتن کە ئێران بتوانێت سەر لە نوێ ئەمانە ئاوادان بکاتەوە ئەگەر ئەم سەرکردایەتیە بمێنێتن بێشک ئەگە سەرکردایەتیی دیکە هات ئەو کات ڕۆژەکە زۆر زۆر جیاواز دەبێتن بۆ سەرکردایەتی نێو و ئەمریکا و هاوپەیمانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە کەواتاکرێ بڵین ئێرانی دوای جەنگەکە دۆستی ئەمریکا دەبێت ئێرانی دوای جەنگەکە ئێرانێکی داڕۆخاو دەبێتن ئێرانێکی خاوەن ئابوووریەکی داتەپێو دەبێتن ئێرانێک دەبێتن کە کۆمەڵێک کێشەی ناوخۆیی سیاسی ئابووری کۆمەڵاتی ساڵانی ساڵ ینی بەڕۆکی ئەم ئێرانە دەگرێتن و سەرکرداتی سیاسی ئێرانیش بۆ ئەوەی کە بتوانن ئێران لەسەر پێ ڕاگرن پێویستە خواستی هاوڵاتیانی ئێران لە بواری ئابوووریەوە جێبەجێ بکەن بتوانن بژێوی هاوڵاتیانی ئێران دابین بکەنەوە کاتێککە ئەم بابەتە چارەسەر کرا ئەو کات سەرکرداتی سیاسی ئێران دەتوانێت تەرکیز لەسەر پرسەکانی پەیوەندی یاخۆ بەهێزکردنی ئێران لە ڕووی چەک و تەقەمەنی و شتەکانی دیکە بکە بەڵام ئێرانێکی دوای شەڕ دەبێتن ئێرانێک بێتن نێزیک بێتن لە ئەمریکا خواستەکانی ئەمریکا جێبەجێ بکاتن باشە جا دکتۆرە گەر خواستەکانی ئەمریکا بەدی بێنێ بۆ نمونە حسارەکەی لەسەر لادەچێ نەوتەکەی دەڕوا بۆ وڵاتان بەتایبەت بۆ وڵاتانی دۆستی ئەمریکان و ڕەنگار بۆ ئەمریکا خۆی لی بکرێتەوە لەو حاڵەتەدا بەهای دراوەکی بەرز نابێتەوە بەرامبەر بە دۆلار ینی لە ناو خۆدا ینی هەناسێک بە خەڵک ناداتەوە ئەو گرانی کە لە سەریانە ئەو زەختە زۆرەی کە لە سەریانە بێشک دوای شەڕ و ئەگەر بەرپرسانی ئەمریکا و ئێران گەیشتنە ئەو ڕێککەوتنە گۆڕانکاری گەورە لە ئێران ڕوو دەداتن
هەڵگرتنی ڕەنگە تەجروبەیەک بۆمان دروست بێتەوە تەجروبەیەک بۆمان دروست بێتەوە ئەمریکا هاوشێوەی سووریا لە کتوپڕ لە بوارێکی کتوپڕدا هەموو ئابلوقەی ئابووری یا شێواز جیاوازەکانی ئابلوقەی ئابووری لەسەر ئێران لا نەداتەوە تەدریجیان ئەم ئابلۆخانە لا بداتەوە ڕێزبەندیان بکات بەتایبەتی مەسەلەن ئەگەر ئێران لە بواری پێشەسازی ئەتۆمیدا یارمەتی کۆمەلگای نێودەوڵەتی بکە یارمەتی ئەمریکا بکاتن کە پێشەسازی ئەتۆمی خۆی وێران بکاتن پێشەسازی موشکی خۆی وێران بکاتن پێشەسازی درۆنی زۆر سپاس بۆ دکتۆر سەردار موسا پێم وابێ پەیوەندەکەمان لەگەڵی دابەسرا بەڵام گفتوگۆکەمان درێژەی کێشا زۆر بەوردی باسی لە خوێندنەوەی خۆی خسە ڕوو بۆ دۆخی ئێران دۆخی جەنگەکە و ئێرانی دوای جەنگەکە